کەیسی ڕادەستکردنی مستەفا سەلیمی بە دەسەڵاتدارانی وڵاتی ئیران کە لە ڕێکەوتی 21 2020 یادداشتێکی تایبەت ئاراستەی دەسەڵاتی دەستەی سەرۆکاتی پارلەمانی کوردستان کراوە تاوەکو ئاراستەی جێگیری سەرۆکی حکوومەت بکرێت بۆ ڕوونکردنەوە و لەسەر ئەم کەیسە دواتر لە ڕێکەوتی 23 2020 بە نووسراوی ژمارەی 729 لەلایەنی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران وەڵام درایتەوە کە لێژنەیەک پێک هینراوە بۆ لێکۆڵینەوە لەم بابەتە بەڵام تا ئێستا هیچ وەڵامێک نەدرایتەوە بۆیە جەخ دەکەینەوە لەسەر هەمان یادداشت و داوا لە جێگیری سەرۆکی حکوومەت دەکەین کە ئەنجامی ئەو لێژنەیە پێک هینراوە بوو ئاراستەمان بکەن بۆ ئەوەی ڕاستی بابەتەکە بۆ ڕای گشتی ئاشکرا ببیتن. کارەوە چیەکەن دوایەوە ئێستا یادداشتێکتان بڵاو کرد و دوایەوە چیەکەن ڕێکارەکانی لیژنەکانتان چێ بێت هیچ زانیارێکی هەیە لەسەر بابەت چۆن بووە و دەکارەکەی ئەمە هاوپێچ لەگەر ئەو نووسراوە کە ئاراستەی سەرۆکاتی پارلەمان کراوە کۆمەڵێک زانیاری ورد هاوپێچ کرا بوو ئاراستەمان کردووە ئێستاش چاوەڕەوان دەبین لە فترەیەکی دیاریکراو بەڵام ئەگەر هەر دوا کەوت ئێمە ئەو بەڕێزارێکی ئێستا لە ئامادەینە واژومان کردووە لە بەدواداچوون بەردەوام دەبین تا ئەو کاتای بگەینە ئەو ڕاستیە کە لە ئاستی وەڵامدانەوەی پرسیارەکانمان بن و ئەم ڕاستیە بۆ ڕای گشتی ئاشکرا ببیتن چونکە پێمان وایە ئەو بەڕێزە کە پەناهی بوو کوردستان هینات بوو بۆ ئەوە بوو کە ژیانی پارێزراو بیتن کەرامەتی پارێزراو بیتن بەڵام لەلایەنی هەندێک کەسی دیاریکراو ئەو خوالێ خۆش بووە ڕادەستی ئیران کرا و ئەنجامەکەژی ئەوە بۆ کە بینرا بووە لە چارچووەی پرینسیپەکانی مافی مرۆڤ کەرامەتی مرۆڤ دەبیتن ئەم ڕاستیە بۆ ڕای گشتی دیار ببیتن و ئێمە ناوەسی و بەداواچوونمان بەردەوام دەبیتن تا ڕاستیەکەم بە تەواتی بۆ ڕای گشتی دیار ببیتن. زۆر سپاس.